ئەم کاروانە ئیسلامیە پڕ لە سەروەریە کە لە ساڵی 1970ەوە لە شێوەی ڕێخستنێکی نهێنیدا چەکەرەی کردووە و پاشان لە ساڵی 1984ەوە وەک پەیوەندی ئیسلامی و پارتێکی سەرگۆڕەپانی سیاسی کوردستان خۆی ڕاگەاندووە و جیهادی چەکداری و شۆڕش و خەباتی دژبەرژێمی ستەمکاری بەعسی لە ناوچوو ڕاگەاندووە و پاشان هێز و بنکە و بارەگای هێزەکانی پێشمەرگەی خۆی لە ناوچەکانی شلێر و هەورامان و قەرەداغ و مەلەکان و قەڵاتوکان و قەندیل و چەند ناوچەیەکی تردا دامەزراندون و دەیان چالاکی پێشمەرگانەی ئەنجام داون و لەگەڵ هێزە سیاسی و شۆڕژگێڕەکانی سەرگۆڕەپانی ئەوسای خەباتی ڕزگاری خوازی گەلەکەماندا پەیوەندی و ڕێککەوتننامەی گرێداون و پەرەی بەڕێخستن و خەباتی هەمەلایەنەی خۆی داوە و دەیان پێشمەرگە و ئەندامی لە سەردەستی ڕژێمی بەعس گیراون و لە سێدارە دراون و لە ڕاپەڕینی جەماوەری ئازاری 1991 گەلەکەشماندا ڕۆڵی پێشەنگ و بەرچاوی بینیوە و چەندان سەرکردە و فەرماندە و ئەندام و پێشمەرگەی گیانی خۆیان لە ڕێی ئاین و گەل و نیشتیماندا بەخشیوە و سوپاس بۆ خوا بەردەوامیش لە بەرەو پێشچووندایە ئێستا خاوەنی سەروەری و شانازی گەورە و سەربەرزی و ڕووسوریە و وەک قەندیل لە دیدگای گەل و خاچی نیشتیمانەوە سەری بەرزە و تازی شکۆمەندی لەسەرە. ئەم کاروانە ئیسلامیە شکۆدارە یەکێک لەو داستان و سەروەریانەی لە درێژەی خەباتی ڕزگاری خوازانەی خۆیدا تۆماری کردوون و بە بەرۆکی ئیسلام و کورد و کوردستانیەوە خستوون داستانی قەڵاتوکانە کە لە ڕۆژانی 20 و 21 و 22 حوتی 1970 لەلایەن فەرماندە و پێشمەرگەکانی هێزی حەمزە و لە میانی شەڕێکی جەبهەیی سێشە و سێڕۆژە و نابەرابەردا لەگەڵ لەشکری داگیرکەری بەعس بە خوێنی 4 پێشمەرگەی قارەمان و بەسەر سینگی قەندیلی سەرکەشەوە نووسیویەتەوە. لەو ڕۆژگارە سەخت و دژوارەدا هێزی حەمزە بە فەرماندەی مامۆستا عەلی باپیر لەگەڵ هێزە جەربەزەکانی دیکەی وەکو هێزی شافیعی و هێزی فاروق و هێزی نەسر و هێزی حەسەنولبەنا و هێزی ئازادی و هێزی سەلاحەددین و چەندان هێزی تردا داستان لە دوای داستانیان تۆمار دەکرد. ئەم داستانەی قەڵاتوکانی هێزی حەمزە دەنگدانەوێکی فراوانی هەبوو تێیدا زیانی گیانی زۆر و گورچک بڕ بەڕژێمی بەعسی ملهوڕ کەوت. ئێستا ئێمە کە لە یاد و بیرەوەری 25 ساڵەی ئەم داستانە پڕشکۆیە داین لە میانی بەرنامەیەکی تایبەتدا ئاور لە هەندێک لە هەلو مەرج و دیمەنە حەماسە سازێنەکان و شەهیدە سەربەرزەکان و ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکان و کاروانچی و ئەندام و ڕێخستنە چالاکەکان دەدەینەوە. بەناوی خوای بەبەزەی و بەخشندا ئێرە قەڵاتوکانە مەڵبەندی جیهاد و قوربانیدان و بەرخودانە. قەڵاتوکان گوندێکی خنجیلانە و دوورەدەستی ناودارستانێکی سڕ و پڕە و دەکەوێتە دامێنی چیای قەندیلی سەرکەشەوە. لە ڕۆژهەڵاتیەوە گوندی ڕەزگە و گردی ڕەمکان و لە ڕۆژ ئاواشیەوە گوندەکانی ئاوبەکرە و کورچی کاوی و وەرتە و کانی ساوێن و لە باکووریەوە زینجیرە چیای قەندیل و گەڵاڵە و لە باکووریشیەوە گوندی دەشتێوان و شێخان و سێوەیس هەیە. سەربەناحی سەنگەسەری ناوچەی پشدەرە. ئێرە قەڵاتوکان لە ساڵی 1970 و 1970دا سەردەمێکی زێڕین و پڕ لە سەروەری بەخۆ بینیوە. لێرە دوژمنی ئاین و گەل و نیشتیمان بە زەبری پێشمەرگەی ئیسلام بەزیوە و جەرجی تەزیوە. لێرە سیمای نورانی پێشمەرگەی ئیسلام و قەڵافەتی قەندیل و قامەتی پێشمەرگە و دەستەملانی یەکتر بوون. لێرە نوری قورئان و گەزنجی ئیمان و دەستڕێژی سەچی باوەڕ و سەدای ئەڵڵاهو ئەکبەر و بورکانی شیعر و سرود و ئاوازی حەماسە سازێن و وشە و پەیامی عەقڵ بزوێن و وجدان هەژێن بەیەکەوە دەنگیان دەدایەوە و ئاسۆی ئایندەی گەل و نیشتیمانیان پێدەگەشایەوە. لێرە و لە ساڵی 1970دا بارەگاکانی هێزی حەمزەی جەسوور و کاروانی نور دامەزران و بە مەشخۆری ئاسۆیەکی نوێ لەم دەڤەرە هەڵات و
قەندیل مژدەی سەرفرازی و گەشەی خەباتی ڕزگاری خوازی دایە وڵات لێرە و لە پەنای ئەم هێزەوە فێرگەیەکی سەربازی و ڕێخستن و ڕاگەیاندن و بانگەوازی و داستانی پڕ لە سەروەری و شانازی تۆمار کران و کرانە دیاری بۆ ئیسلام و بۆ کورد و کوردستان. ئێمە لێرە ئێستا لە قەڵاتوکان لەگەڵ ئەو برا و عەزیز و خۆشەویستە و پێشمەرگە دێرینانەدا لەگەڵ ئەم فەرماندە دێرینانەدا لێرە لە قەڵاتوکان داین تا لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیامدا بەرنامەیەک لە یادی 25 ساڵەی داستانی قەڵاتوکاندا تۆمار بکەین. داستانی قەڵاتوکان لە ڕۆژانی 20 و 21 و 22 حوتی 1970دا لێرە لە سەردەستی پێشمەرگەکانی حێزی حەمزە لە سەردەستی پێشمەرگەکانی ئیسلام تۆمار کراوە. ئەم تۆمارکردنی سەروەریە پڕ لە شانازیە تۆمارێکە کە هەمیشە لە بیر و زەینماندا دەمێنێتەوە، هەمیشە بە بەرۆکی کوردستان و ئیسلام و کورد و کوردایەتیەوە دەدرەوشێتەوە. ئێمە لێرەدا لە خزمەتتان داین بۆی کە بەرنامەیەکی دیکۆمنتاری لەسەر ئەم داستانە پڕ لە سەروەریەی قەڵاتوکان و گردی ڕەمکان تۆمار بکەین کە لێرە بە خوێنی 4 شەهیدی سەربەرزی ئیسلام مامۆستا عەبدوڕەحمان، کاک ئەحمەد شاسوار، کاک عومەر بۆسکێنی، کاک تاهیر مامەنداوەیی تۆمار کراون. لێرە پێشمەرگەی ئیسلام بانجی ئەڵڵاهو ئەکبەر و سەدای ئەڵڵاهو ئەکبەری بەگوێی دوژمن داداوە و دوژمن لە سەدای ئەڵڵاهو ئەکبەر دڵی تەزیوە و بەزیوە و بۆ هەتایە ڕوڕەش و سەرمەزاری دواڕۆژ بووە. ئێستا پێشمەرگەکانی ئیسلام دوای 25 ساڵ بە سەربەرزی بەڕ و سووری لە کوردستانێکی ئازاد و ئاوەداندا دێنەوە سڵاو لە شەهیدەکان دەکەن، سڵاو لە قەندیل دەکەن، سڵاو لە گەڵاڵێ و گردی ڕەمکان و وەرتێ و بەری ئەوبەکرە و گوندی قەڵاتوکانی سەرگەش و سەربەرز دەکەن. سڵاو لەگەڵماندا بن بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان، بەرنمەیەک کە ئومێد دەخوازین مای ڕەزامەندی خوا و ڕالێبوونی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. بەڕێز و خۆشەویستان، بەپێویستی دەزانم لە 25مین ساڵڕۆژی داستانی سەرگردی ڕەمکان و گوندی قەڵاتوکان کە 25 ساڵ لەمەوە پێش ڕوویدا هەڵوەستە بکەین لە بەرامبەر چەند شتێکدا. یەکەم ئەو کاتە کە ئێمە بارەگای هێزی حەمزەمان بردە گوندی قەڵاتوکان، بارودۆخی سیاسی عراق و کوردستان بە شێوەیەک بوو کە دنیا زۆر وەتەنگ هاتبوو لە میلەتی کورد. دیارە ڕژێم جارێ ڕێکەوتنی نەکردبوو لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵام زۆر وەزع وەتەنگ هاتبوو. کۆمەڵێک پەلاماری ڕژێم جارێ ڕوویان دابوو، جارێ تەمان پرۆسەکانی ئەنفال و کیمیایی بارانی هەڵەبجە نەهات بوونە پێش، بەڵام وەک بڵێ خەڵک بە گشتی چاوەڕێی دەکرد ئەو کارە ساتانە ڕوو بدەن. هەم لەبەرەوە کە ڕژێم هەموو شتێکی خراپی لێ چاوەڕێ دەکرا، ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەس، و هەم لە بەرەوەش کە هەز دەکرا کە شۆڕشی کوردیش لەگەڵ قوربانیدانی زۆر، لەگەڵ زەحمەت و ناڕەحەتی زۆر، بەڵام وەک بڵێ لە سەرنجامێک نزیک بۆتەوە. ئێمە ئەو کاتە دیارە لە ژێر ناونیشانی بزوتنەوەی ئیسلامیدا کە پێشتر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو، شانە شەکدارەکانی و مەفرەزە شەکدارەکانی لە ساڵی 1985 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەست بەکار بوون لە ناوچەکانی خۆشناوەتی و قەرەداغ و هەورامان و شارباژێر و پێنجوێن. دوای ئەو بوو لە ساڵی 1970 ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی گۆڕا بۆ بزوتنەوەی ئیسلامی و شتەی پەیوەندیەکەمان لێ کردەوە. و لەو سەر و حەدەشدا ئێمە لە ناوچەی بیتوێن پشدەرەوە پۆلێک لە گەنجولاوەکان، هەندێک لە مامۆستایان ئەوە بوو کە پێشتر کە لە نێوەوە خەباتی پەنهان و شێردراوەمان دەکرد، خەباتی پەنهان و ڕێخستنی
نێو شارمان دەکرد بە پێویستمان زانی کە پۆلێکمان دەرچین دیارە خەڵکێکیش هەرماوەکو ڕێخستنەکان کاریان دەکرد. ئێرە قەڵاتۆکانە شوێنی بنکەوبارەگاکانی هێزی حەمزە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات ساڵی 1970 بۆ یەکەم جار بنکەوبارەگامان لێرە لە گوندی قەڵاتۆکاتدانا. ئێمە یادی چارەگە سەدەیەک پێش ئێستا ساڵی 1970 دەکەینەوە کە ئەو پۆلە پێشمەرگەی ئێستا لەبەر شاشەی کامیرانە و لەگەڵ چەند برایەکی دیکە بنکە و بارەگای ئێران ئاوادان کردەوە و توانیان واقعێکی ئیسلامی لێرە بڕخسێنن. ئەوەی وای کردبوو ئێمە ئیسلامی لەو هەلومەرجە ناهەموار و ناخۆشەدا کە ڕژێمی بەعس زۆربەی ناوچەکانی کوردستانی گردبوون داگیرکردبوون و زەبر و زەنگی بەعس لە دنیادا دەنگیدا بۆ و کوردی جینۆساید دەکرد. ئەوەی وای کردبوو ئەو پۆلە پێشمەرگە ئێمە ئیسلامی بتوانین لێرە مەدارکەین و بنکە و بارەگادا بنین و بەرەو ڕووی ئەو دوژمنە سەرسەختە بینەوە. ئیمان و عەقیدەیەک بوو کە لەبەر خاتری خوا لەبەر ڕەزامەندی خوا دەمانویست ئێمەش بەشدار بین لە شۆڕشی ڕزگاری خوازی کوردیدا، بەڵام بە بیر و بۆچوون و عەقیدە و فکرێکی دیکەوە بە بیر و بۆچوونی ئیسلامیەوە بتوانین خزمەتی گەل و نیشتیمانەکەمان بکەین، بتوانین خزمەتی دین و ژینی میلەتەکەمان بکەین. لەو منتیقەیە لە منتیقەی قەڵاتۆکان و ئەو بەکرا چەند لایەنێکی دیکەی لێبوو. مەقەڕی یەکێتی نیشتیمانی حیزبی سۆشیالیستی کوردستان پارتی گەلی لەبەری ئەو بەکرە بوون. لە ڕزگەش کە جیرانمان بوو لە ئەو دیوی گردی ڕەمکان بوو مەقەڕی پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شوعی لێبوو. ئێمە توانی بوومان بەو شێوەیە کە بۆ خۆمان لە ئیسلام گەیشتوون لە خاڵە هاوبەشەکاندا توانیمان لەگەڵ ئەوان مەدار بکەین و لەوەیدا کە ڕوبەڕووی دوژمن ببینەوە یەک هەڵوێز بین، منتەقەکەمان یەک جەبهەیە، عیلاقەیەکی باشمان لەگەڵیان هەبوو، بەڵام هەر کەسە بە بیر و بۆچوون و دید و فکری خۆیەوە. ئێمە بزنەوەی ئیسلامی ئەو کات لە چەند هێزێک پێکات بووین. هێزی حەمزە لە قەڵاتۆکان بوو کە بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرپەرشتی دەکرد و بۆ یەکەم جار لە 28/1970 برایان توانیمان لێرە مەقەڕ دروست بکەین و هێزی شافعیمان لە منتیقەی خۆشناوەتی بوو، سماقوڵی و مەلەکان و ئەوانە کە هێزی نەسر، هێزی سەلاحەدین، هێزی فاڕۆق کە ئەوانە چەند هێزێک بوون توانی بمان سپاس بۆ خوای گەورە واقعێک بسەپێنین بەسەر ئەوسای کوردستاندا کە هیچکە ئەو قسە دووبارە نەبێتەوە ئیسلامیەکان دوا کەوتون لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا، بەڵکو ئێمە شان بەشانی ئەوان تەسحێماندا، شەهیدماندا، توانیمان واقعێکی وا بێنینە پێشەوە کە خوای گەورە لێمان قبول کات، برانی خۆمان شانازی پێوە بکەین و خەڵکیش ئیعترافی پێ بکات. ئەوە بوو ئێمە کە لە قەڵاتۆکان بووین دیارە پەیوەندیشمان لەگەڵ ناوخۆ وەکو تەنزیم و ئەو گوندانەی پشدەڕەقە و برانی خزمانی ئاکۆ و خەڵکێکی دیکەی تەنزیمی سپاس بەخوای گەورە بە سەر و ماڵ بۆ هاوکاریکردن و بە قووەتکردنی ئێمە تێدا بوون. ئێمە لە قەڵاتۆکان پێشمەرگە بووین، کاتی خۆی زۆر ناڕەحەت و سەغڵەتی بوون لەو شاخ و چێوانە بە بۆنەی پێشمەرگە و بە بۆنەی خەڵکی داخلەوە خەڵک شتی بۆ هێنان. ئێمە وەزمە زۆر ناڕەحەت بوو سەرڕای ئەوەی کە ترسی حکومەت و جاش و جێی شەعبی و ئەوانشمان لەسەر بوو بە ناڕەحەتیشمان بۆ هات. بە 8 سەعات وڵاغ کاروانچێگان خوا زەخێران داتەوە، هەر خوای گەورە پاداشیان دات و کەشتێ بۆ ئێمە هێنا و زەخێران بۆ ئێمە هێنا. تەنانەت ئێمە سەرڕای ئەوەش اقتصادیمانە کرد و دەستمان پێواگرت. من بەنایەوەشەوە مۆرێکم هەبوو کول و ئوشر وەلا تسریفون کە زانی زیادە ڕۆی مەکەن لە خواردنەکانیشە، تەنانەت خواردنیشمان بۆ شێوەیە بوو کە پێویست بۆی کە هەر بە بژین دەست پێی. تەنانەت بۆ نمونە بە 2 مانگ بە 3 مانگ گۆشتمان نەخواردەوە، گۆشتمان بۆ دەست ناکەوە، ینی شپارەمان نەبوو، ینی اقتصادیمان نەکرد. تەنانەت یارمەتیشمان بۆ ئەهات، ئێمە یارمەتێکمان وەرنا ئەگرت، ئەماوت بیان بە شریت و بیان بە کتێب بڵاوی کەینەوە خەڵک لە ئیسلام حاڵی بێ و بۆ جێش و شعبی و جاش و مستەشارانە کە دوایە کەنە سەر ئێمە تەقان لەکەین و شەڕان لەگەڵەکەین گوناحبار نەبین.
خوازای و کاروانچیانش بداتەوە برا مسلمانانە لە داخلەوە شتیان بۆ ناردین یارمەتیان ئەدان کۆمەگوشتیان بۆ هێنان تەنان فیشەکیان بۆ هێنان زەخیران بۆ هێنان تا بۆ نمونە دێنمەوە یەکێکیان وڵاخی ئاو بردبووی 50 دیناری کرد بە خێر 50 دینارە چی کاکەم پارە بدەینێتی نا من خزمەتی ئێوەکەم خزمەتی دینی ئیسلامەکەم ئەمە بۆ ئێوە باشە ئێوە خزمەتی دینەکە ئێوە لە جێی سەحابەکانن چونکە ئێوە خوێنی خۆتان خستۆ سەر دەستان بۆ خزمەتکردنی دینی ئیسلام بۆم کوردستانە چۆن ئێمە خزمەتی ئێوە ناکەین و یارمەتی ئێوە نادەین و ئەو خێر و خێراتە بۆ ئێوە نەبێ بۆ چی چاکە هەر شانی ئێوە شایانە ئێمەش بە جۆری پێویست خزمەت یارمەتی و کۆمەکی مسلمانانمانەکە یارمەتی هەولاک وەرمانەگرت و بە شانازیەوە لەبەر ئەوەی ئێمە خزمەتی دین ئیسلامەکەین بەنانە ڕقیش بێمە هەشکو و سابیر بووین تەنانە ئێستاش لە خزمەت میلەتەکەمانن بۆ هەموو بەرژەوەندیەکی میلەتەکەمان خزمەتی میلەتەکەمانەکەین و میلەتەکەمانە بێ سەربەرز و سەرکەوتوو بێ لە حکمی خۆی بەرابەڕێەوە حکمی ئیسلامان ئەوێ لەبەر ئەوەی ئێمە مسلمانین لە 95 مسلمانە میلەتی کورد ئەبێ قەنەعەت بکە بە دینی ئیسلام هەر دینی ئیسلام سەرکەوتوو سەرفرازیە بۆ دنیاش و بۆ قیامەتیش. ئێمە کە لە قەڵاتوکان بنکەو بارەگای هێزی حەمزەمان دامەزراند دیارە من فەرماندەی هێزی حەمزە بووم لە ڕاستیدا هێزی حەمزە تەنیا هێزێکی شەکدار نەبوو وەکو باقی هێزەکانی دیکە و تەنیا بارەگاکەمان بارەگایەکی شەکداری نەبوو دیارە ئێمە لە سەرەتاوە بە شێوکی سادە دەستمان پێکرد 20 کەسێک بووین بەڵام دوایی ژمارەی پێشمەرگەکانمان زیادی کردووە چالاکی و زموجۆڵەکانیشمان هەم لە ڕێخستنەکاندا هەم لە دەوروبەرماندا زیاتر گەشەی کرد ئەو کارانەی کە هێزی حەمزە پێی هەڵدەسا لە ڕاستیدا دەتوانین بڵین کارێکی هەمە جۆر بوو هەمەلایەن بوو فراڕەهەند بوو ئەگەر هەروە وەکو سەردێڕێک چاو بە کارەکاندا بجێرمەوەی کە دێنەوە یاد یەکەم ئێمە دیارە هێزێکی پێشمەرگە بووین لەوێ واتە حرەسیات و خەفەریات و دەرچوون و ئەوانە ئەوە دیارەوەکو هەر هێزێکی پێشمەرگە ئەوانەمان هەبوو پاشان ڕاهێنانی پێشمەرگەکان لەسەر چەک و لەسەر کاری ڕۆژانەی پێشمەرگە و لەسەر کەمیندانان و لەسەر شۆنێتی دەرچوون بە مەفرەزە ئەمجا کارێکی دیکەمان بریتی و لە پەیوەندیکردن بە نێوەوە بە ڕێخستنەکانەوە بە خەڵکو ژەماوەرەوە و هاموشوی ئەوان بۆ ئێمە و هاموشوی ئێمە بۆ ئەوان واتە پێشمەرگەکانمان دەناردەوە کارێکی دیکەی ئێمە لە چوارچوی هێزی حەمزەدا بریتی بوو لە جەولە و گەشت و گەڕان هەم جەولە و گەشت و گەڕان بەو ناوچانەی کە لە ژێردەسەڵاتی پێشمەرگەدایە و هەم جەولە و گەڕان بە تێپەڕبوون بۆ شوێناژدا کە لە بەردەستی ڕژێمیشدان کە لێرەدا دەتوانین ئاماژە بکەین بە درێژترین جەولەمان دیارە کۆمەڵی جەولەمان دەکرد بەڵام درێژترین جەولە بوو کە مانگێکی خایاند لە مانجی 11 تاکو مانجی 12 واتە لە 1970 ئێمە 12 کەس بووین و مانجێکی برد لە قەڵاتوکان و چوین تا دەشتی کۆیە و پاشان گەڕاینەوە دیارە بەنێو چەندان ڕەبایە و بە نزیک فەوج و لە چەند شوێن لە جادە دەپەڕینەوە لە هێندێک شوێن بە کەڵک و ئەوانە دەپەڕینەوە لەو ڕووبارانی کە دەهاتن پێشمان کارێکی دیکەمان کارێکی ئیعلامی بوو لە ڕاستیدا هێزی حەمزە لە ڕووی کاری ڕاگەاندنیشەوە گرنگی بایەخی زۆری دەدا کە چەند برایەکی گورج و گۆڵمان سەرەتا دیارەمە چاپخانەیەکماندانە بە ناوی چاپخانەی پێشەوە حەسەن بەننا دوای ناوەکەی گۆڕدرا بۆ چاپخانەی شەهیدانی گردی ڕەمکان پاشان ناوەکەی گۆڕدرا بۆ چاپخانەی شەهیدان بەگشتی بە پێویستی دەزانم کە ئاماژە بۆ برانە بکەم کە ئەو کاتە ڕۆڵی گرنگیان دەبینی لە ڕاگەیاندندا کاک عومەری حەمەتاڵ کە عومەری ئیعلام و هەر کە عەبدوڵڵای ئیعلام کە خەڵکی هەولێر بوو کاک حاجی ڕزگار پاشان کاک شەهید عەلی دێرەیی و کاک مەلا حەمەدەمین ئەنجا هەروەها وەکو کامێڕەمان کا حاجی تەهای حاجی زاهیر و کە عەبدولکەریم سوور کە عەبدولکەریم قادر خدر کە خەڵکی ڕانیان هەردووچیان ئەوانە بەڕاستی وێنەگری باشمان بوون ئەو وێنانەی کەماون زیاتر ئەوان گرتویانە کارێکی دیکەمان هەر لە ڕوو ڕاگەاندن بێتی و لە تۆمارگا
تۆماری ئەو وتارانەی کە دەدران چ لە مناسباتدا چ وەکو دەرس و دەور کە ئێمە ڕۆژانە دەرس و دەورمان هەبوو و چ ئەو لەو کۆڕە شیعریانەی کە دەبەستران بۆ بەتایبەت بۆ هەردوو برای شاعیر و خۆشەویستمان کاک شەریف وەرزێر و پاشان کاک مەلا محەممەد هێواش. کارێکی دیکەی هێزی حەمزە بریتی بوو لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی تەندروستیشەوە کە دەتوانم ئاماژە بکەم بە کاک دکتۆر عەبدولمەجید و خێزانی ڕەحمەتی خاتومەلاژنی ڕەحمەتی کە ویش دیارە وەکو پەرستارێک دەوری دەبینی و هەروە کاک شەید ئەحمەد شاسوار و دیسان هەر لە ڕووی ڕاگەاندن و جارێکی دیکەمە تیپی سرودی باوەڕیشمان هەبوو دیارە سرودیان دەگورت ئەوانەی کە دەنگخۆش بوون. بوارێکی دیکە کە هێزی حەمزە و پێشمەرگەکانی دەوریان تێدەبینی بریتی بوو لەوە کە ئێمە کۆمەڵێک خەڵکیشمان هەبوو کە لە ڕاستیدا حکمی پێشمەرگەمان پێدا بوون و حکمی پێشمەرگیان هەبوو ئەوش ئەو براکاروانسیانەمان بوون کە لە نێوەوە لە ژوورەوەواتە لە منتیقی ژێرە سەڵاتی ڕژێمدا هەم ئازوخەیان بۆ دێناین هەم دەنگ و باسییان بۆ دێناین هەم نامە و نامەکاریان بۆ دەکردین و لە ڕاستیدا هەندێک جار چەک و عتادیشان بۆ دێناین. ئێمە دیارە پێشمەرگەکانی هێزی حەمزە زۆر بە تەقەشوف و بە زاهیدانە و زۆر بە سادە ژیاوانە خۆمان ڕاهێنا بوو. دەتوانم ئاماژە بکەم بەوە کە جاری وها بۆ 4 مانگ دەچوت چاومان بە گۆشت نەدەکەوت و چا خواردنەوە لای ئێمە نەبوو چامان نەدەخواردەوە نەک بە حرام و قەدەغی بزانین بەڵام وەکو ڕاهێنانێک من ئەو جارە هەموو جار بە برانی خۆمانم دەگوتم وەک چۆن تاالوت خوالی ڕازی بێ لە سوپاکەی خۆی قەدەغە کرد کە تێر ئاو بخۆنەوە إن الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس مني ومن لم يطعمه فإنه مني إلا من اغترف غرفة بيده. طالوت بە سوپاکەی خۆی گرخوا بە ڕووبارێک تاقیتان دەکاتەوە هەر کەسێک تێری لێ بخواتەوە با بگەڕێتەوە لە ئێمەنیە مەگەر لێچێک بخوات و با ئەمە دەکەتینوێتی پێبشتی منیش دەمو کاکە چاق قەدەغەنی بەڵام من نایخۆینەوە هەم لە بەرەوەی پارەمان کەم بوو بەڕاستی مەسرەف گران بوو و هەم بۆکو تاقیکردنەوەی ئیرادەی پێشمەرگەکانیش دیارە مەسەلەی جگەرە کێشانەوە هەر هیچ دیارەکە بە قەدەغەمان دەزانی و حرامە. کەواتە بەڕاستی دەتوانین بڵێن هێزی حەمزە ئەوە نەبوو کە تەنیا هێزیی پێشمەرگە بێ وەکو باقی هێزەکان کە لەوێ هەن بەڵکو لە ڕاستی هێزێکی هەمەکار بوو. کارێکی دیکە کە ئێمە گرنگیمان پێدەدا بریتی بوو لە پەیوەندی سیاسی. ئێمە هەرکەس چوین بۆ قەڵاتوکان مناسبەتێکی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە پێش ئێمە وەکو شتێکی وەکو داهێنانێکی تازە هەموو هێزە سیاسیەکانمان کە لە ناوچەکەدا هەبوون پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی حیزبی سۆشیالیست پاسۆک حیزبی شوعی پارتی گەلی هەموویانمان بانگێشت کرد و خۆشبەختانە وشیان بەدەنگمانەوە هاتن و ئەو کاتە من وتارێکمدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە ئێمە یادی دەکەینەوە وەکو موسڵمانان پێغەمبەری خوا ڕزگارکەری بەشەریەت بووە لە زوڵم و ستەم و ئیستیبداد بەرەو ئازادی بەرەو سەربەستی بەرەو سەرفرازی ئێمەش ئەوەی کە لێرە خاڵی هاوبەشمانە وەکو هەموو لانە سیاسیەکان ئەوەی کە هەمووان ستەمدیدە و مەزڵومین و نوێنەری میلەتێکی مەزڵومین و بەرگریکاری میلەتێکی مەزڵومی بەدەست ڕژێمێکی خۆسەپێن و دیکتاتۆرەوە ئەوە خاڵی هاوبەشمانە. جا وەکو نوکتەیەکی خۆش دەیجێڕمەوە ئەو کاتە دیارەکە من وتارەکەمدا دەنگ و برادەران وەکو ڕێزلێنان دوای بیستم و هەندێک لە مامۆستایانمان کە ماڵیان لە سنە بوو گوتبیان تەماشای گوتوێتی برادەران چۆن دەبێ وا بڵێ یکتمە بڵێم چی خۆ هەر دەبێت کەلیمێک بەکاربێنین بە هەر حاڵ ئەگە گوت باشم برایانیش لە شەرعدا هەرجێی دەبێتەوە چونکە خەڵک ئەگەر لە دینیش دابرات نەبێ لە ژین دابراتە لە نەسەبی قەومی دابراتە وەکو خوای پەروەردگار دەفەرمێوە ئیلا عاد ئەخاهم هودا وإلى ثمود أخاهم صالحا وإلى مدين أخاهم شعيبا کە دیارە هیچ کام لە قەومی ثەمود و عاد و مەدیەنیش ئیمانیان بە هود و بە صالح و بە شعیب سەڵات سلامی خوانە سەر بێ نەهێناوە خوای پەروەردگار بە برای ئەوانی لە قەڵەمدا و لە ڕووی ڕەچەڵەک و نەسەب و برایانن هەرچەندە ئێمە هەر کەسێک بۆ خۆی حاشا لە ئیمان و ئیسلام نەکە لە بازنی ئیسلامی نابینە دەر ئەو کاتۆش دیارە هەروەمان مامەڵە لەگەڵدا دەکردن بەڵام ئەوەی کە خاڵی هاوبەشمان بۆ کە هەمومان نوێنەری میلەتێکی مەزڵوم بووین کە ڕژێمێکی خۆسەپێنی بە زەبر و زۆری دیکتاتۆر مافی ژیانی واتە مافی هاوڵاتی بوونی پێڕەوە نەدەبینین.
حکومەتی بەعەز زۆر ناڕەحەت بوو بۆی کە خەڵکێکی ئیسلامی بە ناوی ئیسلامەوە وەک ئیسلامێکی شمولی تەڕەح دەکەن و ئیسلام هەر لە نوێژ و ڕۆژدا بەدی ناکەن بەڵکو زۆر مەسەلەی دیکەشی گرتوتەوە بۆیە چەند جارێک ویستی هجوم کات بۆ قەڵاتۆکان لە ناو قەڵاتۆکانیشدا چ شوێنێک حساس و گرنگ بوو گردی ڕەمکان بۆیە چەند جارێک ویستیان بەڵام ئەلحەمدوللا لە سەرتاوە شکان و چەند جارێک پاشەکشیان کرد. تەوەرەیەکی دی کە دەمێ باسی بکەم بریتی بۆ لەو شەڕانەی کە ئێمە تووشمان بوون لە ئەو کاتەکە بارەگای هێزی حەمزە لە قەڵاتوکان بوو. جارێ ئێمە هێزەکانمان دابەش بوو بوون بۆ چەند بنکەیەک چەند برکەی سەربازیمانە بوو لەسەر گردی ڕەمکان کە بگردی ڕەمکان بە کلیلی ئەو ناوچەیەدا دەندرا. ئێمە وەکو هێزی حەمزە دیارە تەنیا ئێمە لەوێ هێزی سەربازیمان هەبوو و پاشان ئێمە لەسەر چیای ڕۆژتەرا زوان لەوێش دیارە خاڵێکی سەربازیمان هەبوو و لە گردی جیقنەش گردی جیقنیان پێدەگوت هەروەها لە بەری ئەبوو بەکرش لە بەری سێوەیسی لەوێش دیارە بنکەمان هەبوو بەڵام دیارە ئەو بنکانەی شاخی جیقنە و ڕۆژتەرا زوان لە کاتی شەڕدا زیاتر بنکەکان ئاوەدان دەبوون. ئێمە لەوێ دوو شەڕی سەرەکیمان کردن دیارە هەر جارجار دەنگ و باز دەهات و جارجار ڕژێم تۆبارانی ناوچەکەی دەکرد بەڵام ئێمە دوو شەڕمان توش بوون. شەڕ یەکەم کە دیارە من لە شەڕ یەکەمیان لەوێ نەبووم ئەو کاتە من لە ئێران بووم بە ئیش چوو بوومەوە لە بەرەبەیانی 24/5/1970 لەو شەڕەدا دیارە ئێمە الحەمدوللا سەلامەت بووین برینداریشمان نەبوو بەڵام ئەوان دیارە جەنازەیەکیان لێ بەجێما ڕەنگە خەڵکی دیکەشیان لێ کوژرا بێ بەڵام دیار بوو ئەمیر سیرەیەکیان جەنازەکەی بەجێما بوو تا داوایان کردبوو کە بە پارە بیان دێن و گوتمان ئێمە پارە لە بەرامبەر جەنازە وەرناگری بیبنەوە و بەڕاستی لە هەردوو شەڕەکاندا دیارە پێشمەرگەکانی هێزی حەمزە ینی شەڕێکی پڵنگ ئاسایان کرد لەگەڵ ئەوەی کە ئێمە دیارە نەژمارەمان نەچەک و عتادمان نە خواردن و خۆراکمان نە پێداویستیەکانی جەنگمان هیچی نەک هەر بەرامبەر نەبوو لەگەڵەوە هێزە لەگەڵی ڕوبەڕوو بووینەوە بەڵکو هەر زۆر زۆری فەرق بوو بەڵام ئێمە ئیرادەیەکمان هەبوو کە ئەوان نەیان بوو ئێمە قەزیەکی عادیلانە هەبوو کە مەزلومیەتی میلەتەکەمان بوو کە ئەوان لە ڕاستیدا ئەوەیان نەبوو. ئێمە وێ ڕای ئەوەی کە بنکەوبارەکەکانمان لێرە بوون وەکو هێزی حەمزە چەند ماڵێکیشمان لێرە بوو بۆ نمونە ماڵی مامۆستا عەلی باپیر و ماڵی من و ماڵی کاک بیلال و ماڵی کاک مەلا ئەحمەد بەسەسێنی و چەند بۆ ماوەکی کەمیش ماڵی کاک سۆرکان و کاک مامۆستا شەریفی ڕەحمەتی لێرە بوون. بەڕاستی ئەوە دەسەلمێنێکە وێڕای ئێمە وەکو پیاوەکان دەوری عەسکەریمان لە مەنتیقەدا دەبینی بنکەوبارەگای عەسکەریمان هەبوو ئاوا ئافرەتەکانیشمان لە کاتی ناخۆش و ناڕەحەتەکاندا کە ئینزارێکمان بۆ دەهات ئەوانش دەکەوتنە ئینزار و ئێمە تەوزیع دەبووین لە سەر لوتکە و شاخ و گرد و دۆڵەکان ئەوانش بەڕاستی نانیان بۆ دەکردین. ئەوەش وەکو وەفایەک بۆ ئافرەتانی بزنەوەی ئیسلامی ئەو کات کە لە هەموو مەنتیقەکان لە هەموو هێزەکان شان بەشانی پیاوەکانیان دەوری خۆیان هەبووە. ئێرە گردی ڕەمکانە ئەو گردی ڕەمکانی کەوە گەورەترین داستانی قارەمانێتی لە ساڵی 1970 پێشمەرگەکانی هێزی حەمزە ئەنجامیاندا. دیارە لە دوای هێرشەکانی ڕژێمی بەعەس بۆ سەر ناوچە ئازادکراوەکانی کوردستان بە تایبەتی ناوچەکانی قەرەداغ و گەرمیان و دۆڵی جافایەتی کەوا ڕژێمی بەعەس هەمووی لە پێشمەرگە پاکردنەوەوانێ و داگیری کردن و هەموو خەڵکەکەی ئەنفال کرد. ئەو کاتە هەموو هێز و تواناکانی حکوومەتی بەعەس هەمووی هاتن بۆم منتیقانە. دیارە ئێرەش شوێنێکی زۆر گرنگ بوو بە نسبەتی حکوومەتی بەعسەوانە چونکە گردی ڕەمکان گردێکە مسەیتەرە و بەرزە بەسەر هەموو ناوچەکاندا بۆیە
ڕژێمی بەعس زۆر بە گرنگەوانێ زۆر بە گرنگەوانێ ئەیڕوانیە ئەم ناوچەیە بۆ ئەوەی داگیری بکات چونکە ئەم گردە مسەیتەرە بەسەر هەموو ناوچەکاندا بۆیە هێز لە دوای هێز هجوومی دەهێنا و چەندین جار هێرشی کرد لە مانگی 5/8 هێرشێکی کرد و هێرشەکان بە توندی شکایەوانێ و لەلایەنی پێشمەرگەکانی هێزی حەمزەوانێ بە توندی بەرپەرش درانەوانێ و چەند کوژرای و بریندارێکیان لێکەوتوانێ و کوژراوێکیان لە مەیدانی شەڕا بەجێمە لە ئێرە لە دواییدا تەرمەکان بردەوە. بەڵام لە ساڵی 1970 لە 27 هێرشێکی زۆر گەورە فراوانیان کردە سەر دەڤەرەکە بە تایبەتی گردەڕەمکان و قەڵاتوکان. ئێمە 3 ڕۆژ مقاومەمان کرد لە ژێر تۆپ و تەیارە و لە بەرامبەر هێزێکی گەورەی حکوومەت و جاش، بەڵام دواتر لە سەرنجام 4 شەهیدماندا خوای گەورە بە شەهیدیان قبول کات و پلە و پایان بەرز و بەرسر بکات. مێژووی ئیسلام ئاوایە بە درێژایی مێژوو شەهید دراوە لە پێناو بەرزڕاگرتنی ئەهدافی ئیسلام لە پێناو ڕەزامەندی خوای گەورەدا. ئێمەش ئەو شەهیدە و شەیدانی دیکەش کە دوا بەدوای ئەوە هاتنە پێشێ دوعای خێریان بۆ دەکەین خوای گەورە بە شەهیدیان قبول کات. ئەم واقعە ئیسلامی ئێسای کوردستەکان کە دەبیندرێت هەموو ئەساس و بنچینەکەی برانێکی ئاوا و خەڵکێکی دیکە بوون کە لە هەموو دەڤەرەکان توانیویانە ئەساسێک دروستکەن پێ بە پێ وردە وردە دواتر لە ڕاپەڕیندا بەشدار بکەن و اینجا لە عملەی سیاسی کوردستاندا بێنە پێشەوە گەشە بکەن و بەشدار بن. خوای گەورە لە هەموو لایەکمان قبول بکات. ئومێد دەکەین لە ڕابردوودا خوای گەورە چوو هێز و توانایەکی داوینێک کە لە سەرتاوە هاتوین لێرە مەقڕ و ئەوەماندا لە ماوەی ژیانیشماندا تا ماوین بتوانین هەر ڕۆژە بە شێوازێک بەو شێوازێک کە ئیسلام دەیخوازێت بتوانین لە خزمەتی ئیسلامدا بین، ژیان و مردنمان بۆ ئیسلام بێت. شەڕی دووەم کە دیارە من خۆم لەوێ بووم لە 19 مانگی حەوت واتە تەموزی 1970 دیارە ڕژێم دەستی بە تەحەشودات و کۆکردنەوە هێزەکان کرد. ئێمە بەر لەوەی کە ڕژێم دەست بە هێرش بکە، من 9 نەفەرم هەڵبژار بە خۆمەوە 10 نەفەر کە لە نێویاندا ئەوەی لە یادم بێ مامۆستا حەسەن بابەکر هەبوو و مامۆستا عەبدوڕەحمانی شەهید، مامۆستا عەبدوڕەحمانی لۆتەری هەبوو، کاک محەممەد حەسەنیکی مۆسڵایمان لەگەڵا بوو عەرەب بوو هەبوو، پێما بێ کاک ئەحمەد شاسوار هەبوو، نازانم چی دیکەش. ئێمە مهم 10 نەفەر بووین چوین. دەتوانم بڵێم بەنسبەت منەوە یەکەم شەڕ بوو، یەکەم ئەزمموی شەڕم بوو، ڕەنگە بەنسبەت برایانیش و هەروە بوو بێ. ئێمە یەکسەر بەبێ ئەوەی کە خەندەق و سەنگەر لێدەین، دیارە دارستان و دار و دەوەنێکی زۆر چڕ و پڕی لێبوو، ئەوان چوبوون هەڵکشابوون بە گردی ڕەمکان هەڵگەڕابوون. ئێمە چوین نێویانەوە، واتە ڕاست دڕمانکردن چوینە نێویان بەبێ کە ئەوان هەست پێ بکەن و هەر کەسە خۆمان لە قەدەدارێک گرت. ئێستاش لیادمە مامۆستا عەبدوڕەحمانی شەهید خوا دەرەجەی عالیکە 5-6 بەردی هێنان لە پێش منەوە دانێ وتی مامۆستا با هێندێک بەردت هەر بۆ دانێم نەخۆ لە قەدەدارەکان بگرین باشتر. ئیدی ئەوە بوو کە دوای ئەوەی تەواو خۆمان دانوستان خۆمان مەڵازدا لێمان هەڵکەوتن، جەماعەتێکیان دەهاتن خوار و دەچوونە سەر لێماندان کە لێماندان هەر بابایە بڕای دەکردە خوار. تاوان زیاتر هێزی جاش بوون، ئەوانی کە سەر بە ڕژێم بوون، ئەو کاتە عەسکەرم نەکەوتە بەرچاو. ئیدی ڕایان کردە خوار کە دوایی زانیاریمان پێگەیشتە و خەڵکیان لێ کوژرا بوو، تەمەنێک 2 چەکیان لێ بەجێمە. ئێمە ئەلحەمدولیلا سەلامەت بووین. ئەو شەڕی ڕوویدا لە 27 1970 ئەوە بوو کە ڕژێمی بەعس بە هێزێکی زۆرەوە هێرشی کردە سەر ئەم دەڤەرە، بەڵام ئەوەی مەبەستی بوو بە تایبەتی بنکە و بارەگاکانی ئێمەی ئیسلامی بوو و بۆ ئەوەی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەم مەنتیقەیەدا هەدەفی ستراتیژی ئەوە بوو کە گردی ڕەمکان کە گردێکی بەرزە، ئەوەی کە ئێستا ئێمە لەسەری دانیشتوین بەرزە و بەسەر مەنتیقەکەدا دەڕوانێ هەجوم کات بۆ ئەوێ.
هجومی کرد بەڵام برایانمان بە ئیمانێکی کۆڵاین بە عەزمێکی گەورە و هێزەوە توانیمان بەرەنگاری ببینەوە و 3 ڕۆژ لەسەر یەک شەڕ بەردەوام بوو. ئێمە بۆ زیاتر گرنگی ئەم ناوچەیە بارگایەکمان هێنا یەکەمین جار کەپرێکمان ئەلێرەیا کرد لە مانگی 5 لەو کاتەیەکەوان هجومیان کرد یەکەم هجومیان کرد و اینجا زیاتر گرنگیمان پێدا بۆ ئەوەی کەوا ئێمە زیاتر پارێزراوە بین گیانی پێشمەرگەمان پارێزراو بێت دیارە بیرمان لە سەنگەر لێدان کردوانێ بۆ مەبەستی ئەوەی کەوا گیانی پێشمەرگەکانمان پارێزراو بێ لە قەسفکردن و بردووانکردنی تۆپ و هەروەها هەموو جۆرە قەسپێکی در. خەتێکی ئیتیساڵمان دروست کرد خەتە ئیتیساڵەکە لەو سەنگەرەوانەی دەستی پێکرد هەتاوەکو ئەڕۆشت بەرەو ئەو گردی پێشەوانێ کەوا ئێستا ئێمە لە ئەم سەری گردەکەین بەڵام مەسافەیەکی زۆریشی هەیە ئەو سەری گردەکە هەمووی بە خەتی ئیتیساڵ بوو پێشمەرگە لە ناو کونەمەتەریە زەوانێ لەم سەروانێ ئەڕۆژ بۆ ئەو سەر بەبێ ئەوەی کەوا هیچ لاشەی دەربکەوێت و هەروەها گیانێکی سەلامەتی هەبوو. دیارە شەڕکردن بەو شێوەیە بەرگریەکی چاک و ڕوحێتێکی چاکی بە پێشمەرگە بەخشی هەرچەندە زۆر باندوو بووبین بە ڕۆژ نەمانتوانین سەنگەرەکان هەڵکەنین لەبەرەوە ناچار بووین ئیشکردنمان بخەینە شەو بە تایبەتیەوە کاتانی مانگە شەو بوو پێشمەرگەکانمان شایدن هەتاوەکو 12 شەو سەنگەرمان لێدا هەرچەنگە ئەمە زۆر بە زەحمەت بوو لانی پێشمەرگەوانی و وەگلەوی گازەندە زۆر بوو بەڵام لایدا ئیستیفادەمان لێ کرد و هەموو لایەک کەڵکی چاکمەل لێبینی. جا بەو شێوەیە کە هجوومەکان هێرشەکانی حکومەت یەک لە دوای یەک لەبەرەوەی کەوا هەموو نەوچەکانی تر هەموو قوتەکان هاتبوون بۆ ئەم ناوچانە دیارە بەو شێوەیە لە 21 و 22 مانگ لە 19 مانگیشەوە تقریبان هێرشەکان بە چڕوپڕی زیاتر دەستی پێکردن و حکومەت فەوج لە دوای فەوج و هەروەها فەوجی جاش و خەفیفە لەگەڵ فەوجی عسکەریە فەوج لە دوای فەوج هێرشیان دەکرد. ئەمەش دیارە ژماری پێشمەرگەکانمان ژمارەیەکی مەحدود بوو و پێشمەرگەکانمان دابەش بوون بەسەر 3-4 جەبهەمان هەبوومە جەبهەیەکان گردی ڕەمکان بوو جەبهەیەکمان گردی ڕۆشتەڕازبان بوو کە ڕۆژێک ڕۆشتەڕازان گردێکە لە خوار بکەنەوە جەبهەیەکی دیگەشمان گرتی جیخنە بوو کاویش هەر بەشێک بوو هەندێکیشمان لە ناو قەڵاتوکاندا ما بوانێ بۆ دروستکردنی نان و هەروەها پێداویستی تری پێشمەرگە کامەش دیار بوو 3 ڕۆژ زیاتر بەردەوام بوو ئەم شەڕ جەبهەیە کە لە کاتێکدا بۆ خۆی ئێمە پێشمەرگەی پارتیزان بووین کە لە قانونی پارتیزانیدا پێشمەرگەی پارتیزان شەو ڕۆژێک زیاتر ناتوانێت شەڕی جەبهەیی بکات بەڵام من متوانیمان بە فەزلی خۆی تەعالەوانێ و خۆی تەعالە یارمەتی داین هەتا توانیمان 3 ڕۆژ مقاومەیەک و بەرگریەکی چاک لەم ناوچانەدا بکەین اینجا لە پاشان لە دوایەکەوە 4 شەهیدماندا خۆی تەعالە دەرەجیان بەرزکاتەوانێ و زیانێکی زۆریش لە دوژمن کەوت بەو شێوەیە ئەمەش ئەوە شەڕی قەڵاتوکان ئاواهی بوو وە شێوەی سەنگەرەکانیشمان بەو شێوەیە بوو. طاهیر پێشی بریندار بوو ئەڵبەتە دوایی بە برینداری کاک عەبدولمەجید تۆزێک خەریکی برین پێچان وشتی بە دوای بردیانە خوار بەڵام دیار بوو دواییش بە برینەکەی و شەهید برینەکەی سەخت بوو ساش لە یادمە لە سینجی درابوو ئەنجا دوایی مامۆستا عەبدوڕەحمانی لۆتەری لەگەڵ کاک ئەحمەد شاسواری شەهید بوون هەروەها کاک عومەر بۆسچێنیش کاک باڵە کە عومەر بۆسچێنی شەهید بوو دوایی ئەوە بوو کە شەڕ بە خەستی لە شەوی 19 لەسەر 20 تەمەن دەستی پێکرد هێرشەکەی ڕژێم دەستی پێکرد ڕۆژی 27 خایاندی 21 حەوت خایاندی هەتا شەوی 22 حەوت ئێمە دیارە لە 22 حەوت 22 حەوتی 88 پێشێک کاوشەی طاهیر شەهید بوو ئەنجا دوایی مامۆستا عەبدوڕەحمانی لۆتەری لەگەڵ کاک ئەحمەد شاسواری شەهید بوون هەروەها کاک عومەر بۆسچێنیش کاک باڵە کە عومەر بۆسچێنی شەهید بوو